لە هەڵبژاردنەکانی 2018 پێشێلکاری گەورە و تاوانی هەڵبژاردن و تەزویری ڕەگەزنامە لەگەڵ ناسنامە ئەنجام دراوە بۆ دوو هێزی وەکو یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکرات. ماوەیەکی زۆرە لە پاش ئەنجامدانی پرۆسەکە خەریکی کۆکردنەوەی بەڵگەنامەکانین و دیاریکردنی ئەو تاوانانەی هەڵبژاردن کە کراوە. ئەمڕۆ ئاراستەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسیمان کرد لە ئۆفیسی نیشتیمانی لە شاری هەولێر و ڕاستی داواکاری گشتی لە شاری هەولێر بۆ ئەوەی کەوا بە دوواداچوون و ئیجراعاتی یاسایی بەرامبەرەوانەی کە ڕەگەزنامەیان تەزویر کردووە، بەرامبەرەوانەی کە هەستاون بە ئەنجامدانی تەزویرەکە و بەرامبەرەوانەی کە پێشێلکاریان بەرامبەر بە چاودێریکیانە سیاسیەکان بەرامبەر بە ئەندامانی کۆمیسیۆن لە بنکەکانی دەنگدان کردووە و بەرامبەر بەوانەشی کە هەڵساون بە تەزویرکردنی ئەو ڕەگەزنامانە کە ئەمە تاوانێکی گەورەیە و مەترسیەکی گەورەشە لەسەر ئایندەی هەرێمی کوردستان. ئەو هەموو ڕەگەزنامەیە خراوەتە نێو دەستی خەڵکانێک تەزویریان پێکردووە. مامۆستا پێ دوایە ئەنجامی دەبێ ئەم سکەڵانەیەوە؟ بە دڵنیاییەوە هەر ئەمڕۆ لە دەرەوەی داواکاری گشتی و کۆمیسیۆنی ژەوانی چاودێری هەڵبژاردن دەکەن چ لە نەتەوەیە گرتووەکان چ لە قونسوڵخانەکان وێنەی ئەو سکاڵا و یاداشت و بەڵگەنامانەیان بۆ چووە و ئەمە یەکەمین پرۆسەی سکاڵایە لە هەرێمی کوردستان لە دەرەوەی کیانە سیاسیەکان کە وەکو سێ پەرلەمانتار کە هاوکاتی سێ سەرۆکی لیستی هەڵبژاردننی ئەم جارە بووین تۆمارمان کردووە و متابعی ئیجراعاتەکانەکەین.